ئەمڕۆژ دووبارە دانیشتن لەگەڵ برای خۆشەویستم کاکە شەمێران مەیدانی بەدەست پەنجە ڕەنگینەکەی کاکە هونەری خۆشەویست و تەسویرش کاکە ڕازانی خۆشەویست سەرکەوتوو بێ ئەم گۆرانە لەسەر داواکاری ئەو برا خۆشەویستانە دووبارە یەکەینەوە هیوادارن ژە ڕەزامەندیەم و بینەران و بیسەران بێ بۆ کوڕانی لوقمان تەرخانی خۆشەویست کاکە شاوی لوقمان تەرخانی کاکە محەممەد تەرخانی کاکە بابان تەرخانی کاکە باوان تەرخانی بۆ هەموو تەرخانیەکانی هیوادارن ژە ڕەزامەندیەم و لار بێ دادی فەرەسیسی و مامەکارە ڕەش بۆ برا خۆشەویستانە بژی بڕۆ بژی بژی بۆ مامە شاو تەرخانی بژی خوا کەڵملو کەڵکەڵ دەیتخوا دڵە گیانە کەڵملو کەڵکەڵە دەتخوا شاوە گیانە کەڵکەڵە ڕاوە تازە کەڵ دێتۆ شاوە لە مای سۆڵاوە تازە کەڵ دێتۆ ئاخشاوە گیانە لە مای سۆڵاوە ئەیتر لە دوای تۆ ئاخشێتە گیانە پێخەم خۆرم بێ ئیتر لە دوای تۆ ئاخشێتە گیانە پێخەم خۆرم بێ پێ بگرم بەبرا شاوە شێوەی لە تۆ بێ پێ بگرم بەبرا ئاخشاوە گیانە شێوەی لە تۆ بێ هەلا بژی ئامانجیان بژی ماڵەکەم دووبارە پێشکەشە بە کوڕانی لوقمان تەرخانی لەلایەنی خۆمەوە کاکە شاهۆ بەریتانی کاکە محەممەد تەرخانی خۆشەویست کاکە بابانی ئازیز بابان تەرخانی بامان تەرخانی بژین خۆشەویستانی دوورە وڵات بژین ماڵەکەم چەند جار پێم وتی گیان 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 چەند جار پێم وتی قژم بە قرتێنە چەند جار پێم وتی کچەکە قژم بە قرتێنە بیکە ناو سینە خانم مەمکە بجوێنە بیکە ناو سینە خانم مەمکە بجوێنە ئێوارە وەختە وەخوا دڵە گیانێ وەردە بێ ئاوە ئێوارە وەختە وەردە بێ ئاوە بێخەم دانیشتووی شاوە لە باخی ساوە بێخەم دانیشتووی لە باخی ساوە ژین ماڵەکەم دەلانی خۆمەوە بۆ کاکە فەرەسیسی خۆشەویست کاکە فەرەسیسی بۆ کارە ڕەش بژین شێرە کوڕانی شارە زور أحمد تحية شارع الزور بڕۆن ماڵەکەم أي بژی هونەر گیان رويار درو عايشة وجان رويار درو عايشة وجان سفر خير بيه فيك الريخ وشاو يا مولا بيربي عيد لكم دابتو يان 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 لكم دابتو أخشيت ياني فانسان مردي نزاني بومن خانم مالي شو درني ئەیتر لە دوای تۆ ئاغ دڵە گیانێ یەخەم خۆرم بێ ئیتر لە دوای تۆ ئاغ دڵە گیانێ یەخەم خۆرم بێ پێ بگرم بە برا سیسی
تەخسیسی گیانە شێوەی لە تۆ بێ هەلا بژی پەنجە پەڵا بژی هونەر گیان بژی ماڵەکەم بۆ ڤیدۆکەی ڕاژان وەڵا بژی ڕاژان گیان بژی بۆ سمەی کوبرا بژی کوڕانی بەریتانی بژی ماڵەکەم ماڵمان ماڵە و سێ دیوارمان بینە ماڵمان ماڵە و سێ خانم دیوارمان بینە کەسمان تێناگەین بەخوا لەم کەین و بینە کەسمان تێناگەین بەخوا لەم کەین و بینە وتیش و ناکەم من بە شەمێران وتیش و ناکەم من بە شەمێران ئەیکەم بە ئامانج بەخوا باڵا بەرز و جوانی ئەیکەم بە ئامانج بەخوا باڵا بەرز و جوانی یەخوا داوەشێ بۆم شوەی کردە یەخوا داوەشێ خانم بۆم شوەی کردە بە ئامانەت بێ بەخوا و دڵی بردۆ بە ئامانەت بێ وەی ڕۆ و دڵی بردۆ بژی بۆ شاهۆ بەریتانی بژی شاهۆی جان خۆشی تۆیان بژی شێرە کوڕانی بەریتانی بۆ فەرەسیسی بژی سیسی تایبەت کوڕانی لوقمانی لوقمان تەرخانی بۆ تەرخانەکان کوڕەکانی خاڵە لوقمان ئەی لایە لایەکە ئاغ دڵەگیە ئەیکەی بۆ منە ئەو لایە لایە ئاغ شێتە گیانێ دایکەی بۆ مناڵە دیکەی بۆ منی شەوە دێمە گڕۆگا ئەیەخوا لە لای منێ ئاغ دڵەگیان یان 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 یەخوا لە لای منێ دوور نەبی ساتێ نەکلایی من شاوە زووتێ وڵاتێ نەکلایی من ئاغ شاوە گیانە زووتێ وڵاتێ بۆ مامەکاری گڵاڵی گڵاڵیەکان چاومانن دادی پەرە سی 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 بژی ئەمان بژی ماڵەکەم بژین کوڕانی تەرخانی و گڵاڵی هەت بژین شێرە کوڕانی شارە زۆر بژی ماڵەکەم بژی هونەر گیان هەی بژی هەی ماڵەکەم ئێوارە وەختە خوا دڵە گیانی بۆ قەلە گەڕێ ئێوارە وەختە لە نێو شارە زۆر بۆ قەلە گەڕێ بە بۆنەی قەلۆ شاهۆ بۆ تۆ دەگەڕێ بە بۆنەی قەلۆ خانم بۆ تۆ دەگەڕێ ماڵمان ماڵە و سێ ماڵی دایەتە ماڵمان ماڵە و سێ خانم ماڵی دایەتە بە شەو گوێم لە دەست خانم لایە لایەتە ئەو لایە لایە ئەو لایە لایە تۆ بیکەی بۆ من ئەو لایە لایە خانم تۆ بیکەی بۆ من کێوی بێستون بم ڕاژانم هێنێ لە بن کێوی بێستون بم بەخوا دەمێنێ لە بن بەخۆشی شێرە کوڕانی لوقمان کاکە لوقمان تەرخانی بۆ کاکە شاهۆی خۆشەویست کاکە حەمەی خۆشەویست کاکە حەمە تەرخانی جابان تەرخانی باوان تەرخانی پێشکەشتان بێت هیوادارم بە دڵی هەموو لایەک بێت بۆ هەواداران و دۆستان و خۆشەویستان هەر بژین ماڵەکەم بژین هەی هەی ها